بەڵام سبحان الله من ئەم واقعە شتێکی زۆر گەورەی فێر کردم. یەکێ لەوانەیە کە بەڕاستی زۆر زۆر سەرنج ڕاکێش و هەردەست بەجێ دوای سوجدەی دوای تەواوکردنی نوێژەکەم و ئەو کابرایە کە ئەوەی خەبەری بۆ هێنام ئەو ئاەتەی سوورەتی یوسفم بیرکەوتەوە کە خوای گەورە فەرمێ حتى إذا استيأس الرسل وظنوا أنهم قد كذبوا لقراءة عائشة قد كذبوا جاءهم نصرنا فنجي من نشاء ولا يرد بأسنا عن القوم المجرمين. خواهي پروردگار باسی ئەم پێغەمبەرە نازدارانە ئەکا کە بە جەمعیژە فەرمێ الرسل حتى إذا استيأس الرسل هەتا گەیشتە ئەو حاڵەتەی کە نێرراوانی خوای پەروەردگار بێئومێد بوون، ئیتر ظن و گومانیان وابرد، یعنی اعتقادیان وا کرد کە ئیتر ئەم قەومانەی کە شوێنیان کەوتون، ئەمەی ئەیڵێم تەفسیری عائیشەی ڕزای خوای لێبێ، ئەم خەڵکە شوێن کەوتوانەی خۆیان تەواو ئیتر بە درۆیان خستوونەت. یعنی ئەگەر ئێوە پێغەمبەرن ڕاستە و ئێمەش ئیمانمان پێتان هێناوە، ئەی بۆچی ئەوەندە لەم مەعاناتە هەین؟ ئەی بۆ کۆتایی پێ نایە؟ ئەم پێغەمبەرە عەزیزانە لەم غایلەیەیا بوون. جا سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ لە فی ظیلالەکە باس لەمە ئەکا ئەفەرمێ زۆر تەئەمولم زۆر سەرنجمەدایە ئەم ئایەتە. ئەم ئایەتە باسی دیمەنێکی زۆر ترسناکەکە، وێنای ئەو ناڕەحەتی و کۆسپ و پشێویەکە کە لە ژیانی ئەم پێغەمبەرە نازدارانەیە هەبوون کە ڕوبەڕووی کوفر و کوێربوون و تاریکایی جەهل و ملهوڕی و نکوڵیکردن و باوەڕنهێنانە بوون. ئەنجا ڕۆژان دێن بەسەریانە و ئەڕۆن مانگ تەواوە بێ ساڵ تەواوە بێ، ئەم باڵی بەرامبەریان ڕۆژ بە ڕۆژ لە قووەتایە، ئەمانیش ڕۆژ بە ڕۆژ لە مستەزعەفینان مستەزعەفن، معاناتیان زۆرترە بێ، ئەوان لە بەرامبەرە بەو قووەتەوە ئەمانی مسلمانی کەم و پەرتەوازە و مستەزعەف و ئەوانیش بە هەموو قووەتی خۆیانەوە لە کوشتن و تەسفیەکردن و زیندانکردن و مەحرومکردن و ئەشکەنجەدان و ئیتر گرتنەوەی ڕزق و ڕۆزی و پەرتەوازەکردنی یەکتری و هەڵوشاندنی خێزانیان و غەدر و ئیتر پێشێلکردنی هەرچی مافێک و کەرامەتێکی ئینسانی هەیە بەرامبەریان. جا سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ چەند ڕۆژێک لەسەر ئەم ئایەتە ڕاوەستا بوو. ئەم ئایەتە و ئایەتەکەی تر کە ئەفەرمێ ئەم حەسیبتم ئەن تەدخلوا الجەنەتە ولما يأتكم مثل الذين خلوا من قبلكم مستهم البأساء والضراء وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله. ئەفەرمێ هەرچی وەختێک کە ئەم ئایەتەمە خوێندەوە مچڕک بەلەشما هات، تەسەوری ئەو هەموو پشێ و ناڕەحەتی ئەمە کرد کە ئەم پێغەمبەرە نازدارانەی کەوتونەتە ناوە. بەڵام ئەلەم کاتە شایە کە خوای پەروەردگارە فەرمێ جاءهم نصرنا، ئەنجا ئەوە فەرمێ في هذه اللحظة يجيء النصر كاملا حاسما فاصلا جاءهم نصرنا فنجي من نشاء ولا يرد بأسنا عن القوم المجرمين. ئەنجا ئەفەرمێ ئەمەیە ڕێبازی ئەم بانگەوازە خواییە، حتا ئەگەیتە ئەو سەردەمەی ئەو زەمانەی ئەو کاتەی ئەو حاڵەتەی کە ئیتر هیچ جوهدێک نامێنێ، هیچ ڕەنجێک نامێنێ، هیچ وزەیەکت پێ نامێنێ کە بیخەیتە سەر بۆ ڕزگار بوون، کە ئیتر تەواو مەیوسی لە هەموو قووەتی بەشەر و مەخلوق، کە ئیتر هیچ شتێ بەهاناتەوە نایە سەرکەوتنی خوای پەروەردگارت. دوای ئەم بێ ئومێد بوونە، هەرچەند ئەگەر خوای گەورە لێوەشمان قبوڵکە قەت بێ ئومێد نەبوو بووین، بەڵام ئایەتەکە باز لە بێ ئومێدی پێغەمبەرانەکان لە شوێن کەوتووەکان، چونکە من ئەو کاتێک کە گرتیشیانم ئەلحەمدوللا هەم خوێندنەکە بەردەوام بوو، هەم ئەو برایانەی ڕەوتەوان زۆر بە پش و درێژانە سەبریان گرتبوو لە سەری و کاری خۆیانە کرد و فێر ئەبوون و مەنهەجەکەیانە خوێن. بەڵام ئیتر وەکو بەرچاو ڕوون نەبوون یان تەسک بوونەوەی ڕێگاکە بەو شێوەی لێ هاتبوو. بەڵام ئیتر سوبحان الله خوای پەروەردگار ئەو سەرکەوتنە گەورەی پێبەخشینەوە، جارێکی کە ئازادبوونێکی بەرفراوانتر و ئەوان زۆر زۆر پێی سەرشۆڕ بوون، زۆر زۆر پێی نشستیان هێنا،
لە لووتکەی خۆشەویستیا بوون، لە لووتکەی خۆشحاڵیا بوون، لە لووتکەی سەرکەوتنیان نابوون کە فەزاحەتەکە لە ناو خۆیانەوە دەرکەوت و ئەو ئیتالیای ئەمان خوا ئەیزانە چەندیان پارە سەرف کردو لە مەدای 9 مانگیشە شەو زانیمان شەو پرۆفیسۆری قسەی کرد لە تەلەڤیزیۆن وتی 9 مانگ لەمە و پێش ئیتالیا ڕەفزی کردووە بەڵام ئەمانە هەر مصر بوون لەسەر ئەوەی هەر بینێرنە ئیتالیا وتێتی نامێەوە وەری ناگرم بەڵام نەرویج هەر مصر بوو لەسەرەوەی کە فڕێداتە دەرەوە